ئەگەر هێوە متعاون بن يعني أكيد أجا متعاون نبونا أنا أهات بدن أو هنوا بوي بحمول بتواني أو مش أجرين أنا لهريم كوسان فارنسي وهريم كوسان زور جرين ولسان بعراقي زور جرين ودنيابا يعني إما بدو عدم شنو وكين هول لقل كنت لقانا قصب كين أم قيامي إيوه بجين يعني تردون دعم مجلس النواب العراقي إن شاء الله إحنا راح أكو شغلة سيأكلنا هذا كلش ضروري هاي يعاني منها كل السدود بالعراق وهاي يراد لها تدخل السلطة التشريعية لأنه في قانون الوزارة كل السدود تدار من قبل وزارتين موارد مائية والكهرباء. السد خلق ليكون وحدة واحدة تعدد القرار تعدد الصيانة. ئێمە کە هاتوین تەنها بە ئەوەی نییە کە ئەندام پەرلەمانی کوردین و نوێنەرایەتی کورد هاتوین بە نوێنەرایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە گشتیە هاتوین. ئێمە لێرە هاتوین تەمسیلی مەجلیسی نوابی عێراقیەکەین ئەوەی کە ناردوونی خەمخۆری یاخود بەدەم هاتنی مەجلیسی نوابی عێراقی بۆ ئەو مەترسیانەی کە هەن لە سەبارەت بە بەنداوی دەربەندیخان دەربەندیخان گرنگیەکەی تەنها بۆ با بڵێن هەرێمی کوردستانە نیە بەڵکو تەنانەت بۆ تەواوی عێراقا تەواوی ئەو شوێنانەیە کە دوور بێخوایە گەر شتێک ڕووبدا لێشاوەکەی بەرهەمووی ئەکەوێت و زەرەرگەی بەرهەمووی ئەکەوێت بۆیە ئێمە ئەو تێبینیانە و ئەو مەترسیانە و ئەو نقوساتەوە تا ئەو کەم و کوڕێی کە هەن لێرە بە جددی ئەیگەین جێگای خۆی و ئێمە دەسەڵاتێکی تەشریعی ڕقابین ئەوەی لەسەرمانە بەڕاستی وەکو خۆمان واجبی خۆمان وەکو مەهامی خۆمان تەشریعی و ڕقابی ئێمە بەڵێنی ئەوە دێن کە بە تەواوەتی کاری جدی بۆ بکەین و بە شێوەیەکی ڕقابیش ئێمە جارێکی تر مەسەلەن باس لەوە کرێت کە ئەمە زۆر جار سەردانی ئەم بەنداوە کراوە و زۆر جار بەڵێن دراوە و نەتیجەی نەبووە ئێمە نیازی ئەوەمان هەیە و جدیشن لەسەر ئەوەی کە بە دوواداچوونی بەردەوامی بۆ بکەین هەتاکو بگەین بە نەتیجە یعنی کۆڵ نادەین تا ئەو کاتەی کە بگەین بە نەتیجە وەکو کاک دکتۆر باسی کرد کە ئەمە ڕەبتی هەیە بە ئاسایشی نیشتیمانی گشتیوە بە عێراق بەکاملەتەن و ڕەبتی هەیە بە ئەمنیەتی هاوڵاتیانەوە و ناکرێ ژیانی هاوڵاتیان کە بزانین سوورای سوور هانە مەترسیە و ئێمە لێ بێت دەنگبین وەگەر هەر پرسیارەکە بێت بڵێ سەبارەت بەوەی جگەل لە خواستی خۆتان بۆ سەردانەکە ڕاست پێداوە ویستێک هەیە بۆ ئەوەی ئاوڕی جدی لەم بەنداوە بکرێتەوە و بودجەی بۆ تەرخان کرێ بۆ ئەوەی چیتر هەم ئەوانەی دەکەونە خوار بەنداوەکە و داوچەی گەربیا بە تایبەتی لە مەترسیەکان دڵیا کرێنەوە بێگومان ویستێکی جدی هەیە چونکە ئەو جهەتەی کە پێی یعنی پێی ڕاگەاندون کە کاری هەڵبسین بەم ئەرکە هەرەوە نییە تەنها لەبەری ڕاگەاندن یاخود لەبەرەوەی کە ئەتمەئینانی هاوڵاتیان بکەین نەخێر کاری جدی هەیە لەسەر لە دوای ئەم مۆزوع چونکە مەترسی هەیە پێشتر زلزال هەبووە ئێستا نقوسات هەیە ئەمانە هەمووی بۆ خۆی یعنی وای کردووە کە حکومەتی ئیتحادی هەست بە مەترسی بکە هەست بە جدیەتی مەسەلەکە بکە بۆیە هەم نیەتێکی جدی هەیە و هەم ئێمەش ئەگەر نیەتی جدیش نەبێت بە تەنها بۆ ڕاگەاندن بێ ئێمە وەکو نوێنەران بێدەنگ نابین لێ و هەوڵ دەین لە ڕێگەی سوڵتەی ڕقابی خۆمانەوە بە دوواداچوونی بۆ بکەین.